This is NRT's Dialogue. سڵاوتان لەبێ من توانە عوسمان لە ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتان گەیشتمەوە. بابەتی ئەمەڵقەی دیالۆگ قسەکردنە لەسەر پەیوەندی ڕاگەیاندن و کەرتی تەندروستی بەتایبەت ئەو بە دواداچوونانەی کە لە ماوەی ڕابردووە کەناڵی NRT بۆ کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان ئەکرێتی. ئەمانەوەیە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین بە ئامادەبوونی سێ دکتۆر و ڕۆژنامە نووسێک. هەرێک لە دکتۆر ڕێباز فەتاح پزیشک، دکتۆر فایاگوڵپی پزیشک، دکتۆر خالص قادر پزیشک و وتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و کاک شوان محەممەد ڕۆژنامە نووس. بەخێراتنی مولایەکتانەکەم. کاک دکتۆر فایاگوڵپی لە جەنابتەوە دەست پێ بکەم. لە ماوەی ڕابردووە NRT بە ئەوەی پێوترێ راپۆرتی ئەندەرکەڤەر جۆرنالیزم ینی بە شێوەی نهێنی چۆناو چەند سێکتەرێکی کەرتی تەندروستیەوە کۆمەڵێک بابەتی وروژان بابەتەکە کۆمەڵێک ڕەتوێل و بەدواهینی دەنگوی ڕۆژنامە نووسی و جەماوەری بە دوای خۆیان هێنا و جەنابیش لە چەند شوێنێک قسە لەسەر ئەم بابەتە کردووە بە شێوەیەکی دیاریکرا و بۆمان باس کە ڕێی خۆتمان پێ بڵێ لەسەر ئەو بابەتانەی کە ئێمە تیشکمان خسۆتە سەر و جەنەزەری جەنابە. بەڵێ خۆی پیشەی پزیشکی و دکتۆر سەرمایەیەکی نەتەوەی هەر وڵاتێکن و پێویستن بۆ کۆمەڵگایە. ئەو وەسعی کە ئەمڕۆ هەیە لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک کێشە هەیە، کۆمەڵێ ململانێ و ناکۆکی هەیە، چ سیاسی بێ چ کۆمەڵایەتی بێ. یەکێ لەوانە دروستبوونی ناکۆکیە یانە ڕزایی یانە هاوسەنگیە لە بینی پزیشکان و نەخۆشەکان و هاوڵی نەخۆشەکاندا. کەناڵەکانی ڕاگەیاندن لە باتی ئەوەی دەوریان هەبێ لە چارەسەرکردنی ئەم کێشەیەوە لە کەمکردنەوەی ناکۆکیەکانە. تاوان هەندێک ناکۆکی هەیە نەبێ باشە، هەندێک ناکۆکی باشە ببێت چونکە بێت و هۆی پێشکەوتن، بەس ناکۆکی لە نێوان نەخۆش و دکتۆرە نەبێ باشە زۆر کەم بێتەوە. کەناڵەکانی ڕاگەیاندن بە شێوازی جیاواز هەساون ئەم ناکۆکەیان فراوان کردووە، تیش کردووە. مەسەڵەن پێش ئەو راپۆرتی ئێوە لە بەگوێرەی یاسایی سندیکای پزیشکان و پزیشکی دادوەری نابێ هیچ کەناڵێکی ڕاگەیاندن دیعایە بۆ پزیشک بکە. کەناڵەکانی ڕاگەیاندن هەڵەسن دیعایە بۆ پزیشکانی ئێرانی، تورکی، ئوردونی بێگانە ئەکەن. کەناڵەکانی ڕاگەیاندن هەڵەسن پزیشک دیعایە بۆ ئەو هینانەکان کە فاڵچیەکان بەڕێوەیانە بن، دیعایە بۆ زۆر خەڵکی کە ئەکەن. ئەمان دکتۆرەکان پیان ناخۆشە. هاتەوە سەر ئەو مەسەلانە ئەو کەم و کوڕیانی کە هەیە لە سەحە دەرەکەوێت. تابعاً ئەگەر ئێوە سەیری هەموو چالاکیەکانی بواری تەندروستی کەتی تەندروستی بکەن، ئیشی زۆر باشەکرێ، بەڵام ئیشی هەڵە و کەم و کوڕیشی تایە. کەناڵەکانی ڕاگەیاندن دێن بەس باسی کەم و کوڕیەکانەکەن. تابعاً باسکردنی ئەم کەم و کوڕیانە بەو شێوەیە هێندەی تر ناکۆکەکەی لە نێوان پزیشکان و خەڵکە قوڵ کردوتەوە. مەسەن ئەو راپۆرتانی ئێوە لەسەر مردنی نەخۆش، لەسەر کەم ئەندامبوونی نەخۆش کە بڵاویەکەنەوە، تەنها ڕێی نەخۆشەکە و مرافقی نەخۆشەکە وەرمەگرن، ئەبێ ڕێی پزیشکانیش وەرگن، ڕێی سندیکا وەرگن، ڕێی وەزارەتی تەندروستی وەرگن. ئەو کاتە هەواڵێکی هاوسەنگە بێ ئەوانی دەتوانن دیفاع لە خۆیان بکەن. بەڵام ئێوە یەکلایەنە شتەکان بڵاوەکەنەوە. دێتە سەر ئەو دوو راپۆرتەی کە لە هێن بڵاوتان کردەوە لەسەر فریاکەوتن و لەسەر عیادەکان. بەڕاستی ئێمە وەکو پزیشکان تا ئێستا نەمان بیستووە سەلاحیەتی دەسەڵاتی ڕاگەیاندن هەبێ، لەلایەکەوە خەڵک خۆی نەخۆش بخە، لەلایەکەوە لە باتی دەسەڵاتی ئەوەی هەبێ لە باتی ئەوەی میزەکە بیا بۆ فەحز چای باتێ خۆشی نەخۆش بخە بە درۆوە، ئەنجا بێت ساختە بکە لەگەڵ دکتۆرەکە، ئەنجا تەسویریشی بکە ئەم شتانە، ئەنجا بڵاویشی کاتەوە لە ڕاگەیاندن. ئەگەر تا حدێک ئەمەتان بکردبایە کەم و کوڕیەکی جددی کەرتی تەندروستیدان دەستنیشان بکردایە، ئەو کاتە ڕادستی وەزارەتی تەندروستیان بکردایە یا سندیکای پزیشکان بۆ چارەسەرکردنی ئەوە معقول بوو. بەڵام بڵاوکردنەوەی ئەو دیاردانە ئەو شتانە کە ئێوە ئەیڵێن شتێکی ڕاز نەبوو. خاڵی دووەم ئەوەیە ئێوە ئەمەتان بە کەم و کوڕی زانیوە، مەسان کە دکتۆرێک چەند دکتۆرێک علاجی جیاواز بۆ نەخۆشێک بنووسن. ئەمە کەم و کوڕی نییە. ئەگەر تۆ قوڵ بیتەوە لە زانستی پزیشکیە ئەمە شتێکی زۆر ئاسایە. بۆ ئێمە لە سلێمانیدا ئێستا بێنە 1000 نەو ئەنتیبایۆتیکمان لەوانەیە هەبێت، 100 نەو مسەکینمان هەبێت، 100 نەو دەرمانی شەکرە و باوڕێن زەختمان هەبێت. ئەگەر پزیشکەکە بۆ چارەسەرکردنی زەخت ئەنتیبایۆتیکێکی نووسی یا مسەکینێکی نووسی، ئەوە غەڵەتە. بەس ئەوە ئێوەش ناتوان ئەبێ لژنەیەکی پسپۆرت تەحقیقی تیا بکە.
بەڵام ئەگەر بێت و دکتۆرێک بۆ نەخۆشیەکی ئیلتیهاب مەسەلا من ئەمۆکسیل ئەنووسم دکتۆر ڕێباز بەکتریم ئەنووسێ ئەویتر ئەمۆکسیل ئەنووسێ یەکی شتێکی کە ئەنووسێوانە ئەمە نابێتە عیبە ئێوە کردوتانە بە خاڵێکی لاواز بۆ دکتۆرەکان و تەعنی پێ ئەەکەن و مەسلەی بردنەژوورەوەی کامێرە بەنهێنی ئەمە بێ کەسێکی یاسایی ئەو مەسلەیە ئینکاتەوە بزانی مافیەوەتانەیە یانام جا ئەمە چی دروستەکە ئەمە بێمتمانەیی لە نێوان نەخۆش و دکتۆرا دروستەکە ئەمە هێندەی تر ئەو کەسانەی کە ناڕەحەتن بە دکتۆر طبعاً ئێمە مێژووی عێراق پڕێتی لەوە لە بەرپرسە سیاسیەکانی کۆنی عێراقەوە کە سەدام حوسێن بۆ خۆی هەر لە بیدایەتەوە ڕقی لە دکتۆر بووە و لە هەشتاکانە لە سەرەتای هەشتاکانە کاتێ زانکۆی مووسڵ چوبوون بۆ سەردانی سەدام حوسێن لە یەکێ لە سەیرەنگاکەنە کە مەجموعەیەکیان چوبوونە پێشەوەکو کولیەت و وتبووی ئانی ئەکرا حکوم من ڕقم لێتانە تەبەن ئەو ئەکرهەی سەدام لەو کاتەوە کاریگەری هەبووە لەسەر زێنیەتی خەڵک کە چۆن بیر بکاتەوە لە دکتۆر و لە دوای ڕاپەڕنیشەوە ئەم دەسەڵاتی ئێمە یەکێک لەو پێگاتانە کە دژایەتی کردووە دکتۆرە بەچی دژایەتی کردووە پیشک ئامادەکاری کردووە بۆ ئەوەی چۆن مەسان چۆن ئێمەسە گلەیەکەین ئەڵێن پێشمەرگە کردی و مستەشار خواردی دکتۆر کردوێتی بۆ بەخاوەنی پیشەیەک بەڵام پیشەکەی لەلایەن خەڵکێکی کەو داگیر کراوە لەلایەن خەڵکەیە دوکاندارە بەس ڕاگەیاندنەکانیش ئەو پڕیدی عایی بۆکەن مەسا من ساڵی 2001 کابرایەکم بان کرد یەک دنیا دیعایی بۆکرا لە تەلەڤیزیۆنەکان لە ڕۆژنامەکان ئەوانە وتم تۆ چیت ئەم ئیشانە ئەەکەی لە مایەسکری بچووکەوەتیای وتە نازانم پێ وتی وەڵی من هیچ نیم وتم خوێنەواری وتم خوێنەواری وتی نەواڵە وتم ئەی تۆ چۆن واکەی وتی وەڵی من بە بەرد ڕەبایەم گرتووە وتم لەکوێ وتی لە شارستێنە وتم چه ساڵێک وتیەوە وتم لەو کاتا من لێ بوو ئەمە ڕاز ناکە یعنی خەڵکی وایان هێناوە کردو بووە بە دکتۆر ئەمە لە ژێر سێبەری دەسەڵات و بە هاوکاری ڕاگەیاندن لەبەرەوە دکتۆرەکانی ئێمە ناڕازین لە سیستەمی حکومڕانی لە سیستەمی تەندروستی و لەو کار و چالاکیانەی کە ڕاگەیاندن دژی ئەوانەیەکە و ئەمە ئێوەش کە کردان ئەم دووسێ راپۆرتە بەڕاستی دەستدرێژی بوو بۆ سەرمافی پزیشکان بەڕاستی سوکردنی پزیشکان بوو مەسەن ئەو بەڕێزەی کە ئێوە دەنگەکەیتان تەسجیل کردو بڵاویەکەنەوە ئەو کوڕە ئینسانێکی زۆر فەقیرە ئەگەر 24 سعاتەکە لەوانەیە 16 سعاتی خەریکی گەڕان بێ بەسەر بۆ سەرچاوی پزیشکی لە جیهانە چی ڕووەدا لەکوێ کۆنفرانس دەکرێت بیهێنێت بڵاوی بکاتەوە لە کۆنفرانسەکانە لە میتینگەکانە لە شوێنەکانی کە ئێوە دێن سوک و ڕسوایەکەن بەو شێوێ ڕۆڕونکردنەوەکەت بۆی ینی بەرەبەرە بچینە سەبرادرانی تەواو منیش دوای خۆم مناقەشەت لەگەڵاکەم ئارگومنتی ئەکسیم هەیە بەس با بینە لای کاک ڕێباز کاک ڕێباز جەنابێ مەسئولیەتی ڕاگەیاندن بە بەراورد بە کەشفکردن و با بڵێن تیشخنە سەر و دیاردانە چۆنە بینی بەڵێ سپاس بۆ میوانداریەکەتان لە ڕاستیە ئەگەر بابەتێکی دیاریکرا و وەرنەگرین هەم میدیا بەگشتی وەربگرین و هەم کەرتی تەندروستیش بەگشتی وەربگرین میدیان نەک لەو تێڕوانینەوە بڵێن مافی ئەوەی نییە من بەبەر پرسیاری ئەزانم کە دەست بخاتە سەر هەموو کێشە و کەم و کورتەکان و هیچ توێژێک و هیچ چینێکی دیاریکراو یاخود هیچ کەرتێکی دیاریکراو نابێت بە دەربێت لەمە و هەندێک جار ڕەنگە ئەو تێڕوانینە کە میدیا بۆی نییە لەژێر پەردەی بیانوویەکی دیاریکراوە کارێکی دیاریکراو بکات ڕەنگە لەلایەن موسساتە سەحیەکانەوە بەکارهێنراوێ بۆ شاردنەوەی کەم و کورتیەکان ینی من نمونەیەک بجێڕمەوە کە ئەندامی پەرلەمانی کوردستان بووم لە خولی پێشوە سەرۆکی لیژنەی تەندروستیش بووم ویستمان سەردانی نەخۆشخانەیە بکەین میدیاکان خۆیان داوایان کرد کە لەگەڵمان بێن و ئەو نەخۆشخانەیە تا بە ئێستاشەوە کەم و کورتی زۆری هەیە بەڵام ڕێگەی لێگیرا بەوەی کە بێتە ناو نەخۆشخانەکەەوە لەژێر بیانوویەوەی کە ناوێ مافی نەخۆش پێشێل بکرێەوە میدیا لە کەم و کورتەکان ئاگادار بکرێتەوە بەڵام لە بەرامبەر ئەمە میدیا بەرپرسیارەتێکی تریشی هەیە ئەوەی کە پێویستە بە شێوەیەکی عەقلانیانە و زانستیانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکە و ئەوە لە بەرچاو بگرێت کە کارکردن لەسەر کەرتی تەندروستی ڕەنگە بە ئاراستەی نەمانی متمانە بگەڕێتەوە کە واکات بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵەوەی هەمان خزمەت گوزاری تەندروستی لە هەرێمی کوردستان دەسەکەوێ ناچار بێ پەنابەرێتە دەرەوە ئەمەش هەمان ئەو تێڕوانینەیە کە ئێمە ڕەخنەمان لێیە کە
ئەڵێن ئەبێ بەرهەمی ناوخۆ ڕێزی لێ بگیرێ هاوکاری بکرێ خزمەت بکرێ و پەنا بەوە نەبین کە ئێمە مجتەماعێکی مستەهلیک بین یاخود بەکاربەر بین ینی ئەمەش بە هەمان تێڕوانی نەکەوێتەوە کاتێک کە تۆ بکەویتە خزمەتی ئەو تێڕوانینەی کە سەررجەم نەخۆشەکانی کوردستان ناچار بن پەنابەرنە دەرەوە لە کاتێکا واقعەکە خۆی وەکو خۆی نەبێت و لە پاڵ ئەمەشا هەروەک ئەو تێڕوانینەی کە بە شێوەیەکی گشتی لەسەر میدیا هەیە کە پەیامنێر هەیە لە ئابووری شارەزانیە بەڵام قسە لە ئابوووریەکە پەیامنێر هەیە کە پەیامنێری ینی ئەمە کەم و کورتیەکە تا ئێستا لە هەرێمی کوردستانە چارەسەر نەکراوە ئێمە پەیامنێرمان نییە تایبەت بێ بە بواری تەندروستی ئەو پەیامنێرە لەسەر ئەو بنەمایەت تۆ دادگاییەکە کە ڕەنگە لە دانیشتنێکی ماڵی خۆیانە یاخود لە شوێنێکی کە باس کراوە و ئەویش بەو ئاراستەیە کارەکات ئەمە ئاراستەیەکی دروستە کە دەسەبا بۆ کەم و کورتیە کە خەڵک ناڕزایەتی لەسەری هەیە بەڵام لە بەرامبەرە ئەبێ بۆچوونی با بڵێین دش بەم بۆچوونەی ئەم وەربگرێەوە کە بۆچوونێکی زانستیانە بێت نەک بۆچوونێک بێ لە پێناوی شاردنەوەی کەم و کورتیەکان تەواوی ڕاستیەکان بیاوێت پەردە پۆش بکات. کەکشان جۆنا بە زاوێ میدیایەکەەوە چۆن وڵا ڕاستیەکەی بیڵێن ئەویش ئەوەیە کە من ئەمەی قساکەم بە دوو لایەنە قساکەم لایەنیشان ئەوەیە کە بە ڕووتی لەسەر لایانی میدیایی قساکەم لایانی دومیشان لەسەر بارودۆخی تەندروستی لە هەرێمی کوردستانە ئەوی لایانی میدیاییە ئەو میدیایی کە پێوتێ میدیای لێکۆڵینەوە ئینڤستیگەیتد جۆرنالیست ئەمە زۆر ئاساییە بۆ کەسێک کە ئیشەکەی پەیوەندی هەبێ بە کاروباری گشتی هاوڵاتیانەوانێ ئەم شێوەیە بکام مسەجل بەنهێنی بەرێ کامەرە بەنهێنی بەرێ و ئەمە لە وڵاتانی ئەوروپیا پەیڕەوەکرێت و دکتۆریش یەکێکە لەو کەسانەی کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوە هەیە و ئەکرێ ئەمە بەرێت ئەمە لایەنێکشانە لایەنی دووەمیان کە قسەیەک بۆ لە تەوزیح لەسەوەی جەنابەت کە هەر بواری میدیاییە بۆ پەیامنێر ئێمە لە دنیای ڕۆژنامەوانیە تا ئەم دقەی من قساکەم ئێمە پەیامنێریشی مختصت نییە بۆ جانیبی تەندروستی ئێمە پەیامنێری مختصمان هەر بە عام لە عالەمی شەوایە پەیامنێری مختصمان بۆ جانیبی دارایی هەیە و پەیامنێری مختصمان کە دارایی ئیترەوە مەسەلەی نەوت و ئۆشیە چێتە ناوانێ پەیامنێرمان هەیە بۆ سپۆرت ئەوانی تر پەیامنێری عامن قسەم لەسەر مقدم نییە پێشکەشکاری بەرنامەیە کۆمانە ئەمە لایانی میدیایەکەی بۆ وڵاتێکی وەکو هەرێمیش یان بۆ وڵاتانی ئەم ناوچانە کە ئێمە هەندەسەبەی بۆ هەر جمگەی وێران بووە من قەناعەتم وایە ئەرچێکی ئەخلاقی ڕۆژنامە نووسە کە مراقبەیەک و متابعەیەکی وەزعی تەندروستی هەرێم بکات ئەمە ناکرێت کورتی بکەیتەوانێ هەل وەکو کاک دکتۆر باسی کرد هەر تەنها دکتۆرەکان پزیشکەکان لە ناو سیستەمێک ئایشەکە ناوی سیستەمی تەندروستیە ئەم سیستەمە وێرانە من هەنێ خاڵتان بۆ بڵێم با بە شێوەشی بەسیط بیڵین ڕوونیکەینەوە بۆ خەڵک هاوڵاتی جارێکە یەکەم ئێمە وەزارەتی تەندروستیمان هەیە بۆ وەزارەتی پزیشکەکان مهمەی گەورەکردنی ڕۆڵی پزیشکە لەگەڵ ڕێزما بۆ دکتۆر فایق من نەزانم ئەو پیاوێکی دڵسۆزە و لەوانەیە بە چەندینی کەی وایتیابێ جارێکە ئەوەی کە پێوتە مەیدانی گشتی وشارکردنەوەی خەڵک لەلایەن وەزارەتەوانە چ کۆنیش و تازەش دەورێکی وای نەبووە کە دەوری هەبێ لەسەرەوەی کە هاوڵاتی پێشەوەی نەخۆشکەوێ فێری خۆپارەستن بکرێت من قسەم لەسەر وەبایەکی کولێراوانە نیە هەر بە شێوەیەکی گشتی قساکەم لەبەرەوە ئێمە ئیش لەسەر نەخۆشەکەین کە ئیشیشمان لەسەر نەخۆش کرد بە شێوەیەکی بەسیط باسیکەین هاوڵاتیەک وەعی نییە وەعی سەحی نییە یەت بەیانیەتە نەخۆشخانەیەکی گشتی من قسەم لەسەر هەموو دکتۆرەکان نییە هەنێ لە دکتۆرەکان ئەڵێ وەرە ئێوارە بۆ عیادەکەم ئەچێ بۆ عیادەکەی بۆ لای هەموو دکتۆرە بە پێی ستانداری نێودەوڵەتی ئەبێ 20 دقەی هەبێ لەگەڵ هاوڵاتیەکە دانیشێ سێ چوارێکە کاتە ژوورەوانێ پێڵێ بڕۆ فەحسکە لە فڵان مختبەر شەریکە لەگەڵیا لەگەڵ تەمان لەگەڵ ڕێزما بۆ جەنابتووە کۆمەڵی دکتۆری کەکەم نەزانم هەنێکی نمونەی تیاوانە دوای پێڵێ بڕۆ سۆنەرم بۆ بکە هەر شەریکە لەگەڵیا دوای لە بڕۆ فڵان لە فڵان سەیدە لێش شتەکان بکڕە هەر شەریکە لەگەڵیا ئەچێتە سەیدە لێ شتەکان شتەکڕێت ئێمە تا ئەم دقەیە باسی ئەو دەرمانە نەکەین کێتێرە یەکەم سێلەکانی جیاوازێکی زۆری هەیە هەرچەند ئێستا وەزارەتی سەحایەوێ هەنێ ڕێک و تەنزیمی بکە جگەلەوە ئێمە کواڵەتی کۆنترۆڵێکمان هەیە با من نمونەیە بێنمەوانێ سێ دکتۆر سەرپەرشتیەکەن ئەو سێ دکتۆرە دوانی هەندی و یەکێکی وابزانم ئاشووریە ئەم سێ دکتۆرە تا ئێستا شەریکەکان پارەیێنێ ماگانەوە بزانم 120 وەرەقەیەک سەرفەکەن بۆ کرێی $4,000 بۆ حەق دەستێتی و باقیەکەشی خانوشتیان بۆ گرتووە ئەو کارمەندانی کە لە خواریشەوە ئیشەکەن لە بەردەمیانە هەر هەمویان دوای دەوامەکەیان یا زۆریان بانەڵی هەمویان زۆریان لەو شەریکاتی دەرمان و ئەوانەی ئیشەکەن و هەر لەم مەجالا شەریکات بەڕاستی بەڕاشکاوانە بینین هەمووشمان نێزانین بە وەزیری تەندروستیشەوە بە ئەنجومەنی وەزیرانی شەوانەیە کاکە
ئەوەی ئیشەکە لەو مەجاالەوە ئەوەی تیجارەتەکە لەو مەجارە خەڵکی سیاسی تایە و ئەوە وەزیری تەندروستی لەوانێ لە هەموو کەس باشتر بزانێ و ئەم خەڵکە سیاسیە استغلالی نفوسە سیاسەکەی کردووە بۆ تیجارەتکردن بە سیحەتی خەڵکەوانێ ئەمە دەرمانە یەتوانێت بۆ لای دکتۆرەکە من لەگەڵ هەموو ڕێز و خۆشویستیما بۆ دکتۆر فاق و کۆمەڵی دکتۆری کرد کاکە دکتۆری ئێمە وەکو هەموو مێنەکانی تر ئێتیک پەیڕەو ناکە یعنی اقتصادیان استغلالیەکە ئەمە دوایە چێتە عملیاتی بۆ نووسێ عملیاتەکە چێتە لای دکتۆرێک عملیاتیەکە طبعا لە قیتاعی خاصەیکە ئەگەر وەزعی زۆر خراپ بوو ئەیبەنەوە فڕێن لە خەستخانەی شار لەبەرەی خەستخانەی شار بۆتە مەلجە لەبێ لەبەرەی خەستخانەی شار نە حاڵەتی تەواوی تایە نە حاڵەتێکی فاسێکی ئامی تایە لەوانەیە دکتۆرەکان باش بزانن و متابعاتی صحفیە لە منێ باسێکم باشە ئەیبەن لەوێ یکەن لە قیتاعی خاص ئەی خاتە سەر ئاستی مردن بەسەبێ حکومەت مەسروفاتی بکە ئەمە خەلەلێکی زۆر گەورەیە من ناو نەبین با ناو نەبین جیاز هەیە هاتۆتە ئەم شاری سلێمانیە 2 ساڵە 3 ساڵە کەوتووە لە بەرەوەی فڵان خەستخانە پەچی نەکەوێت خەستخانەی ئالی ئەم وەزعی سەحیە ئێمە زۆر جار بیرەکەین وانێ وازین بەس وەزع سیاسیەکەمان وێرانە یا وەزع ئابوووریەکەمان وێرانە بە هاوڕێیان وەزعی سەحیمان لە زۆر وەزعی تر وێرانە ئێمە قسەم لەسەرەوە نییە دە دکتۆری نیەت باشمان هەیە دە دکتۆرمان هەیە تێکۆ شەرن پاکن ئیشەکەن ئینسانین بەڵام یەک لە شاو لە دکتۆری تریشمان هەیە من کە لێرا باس لە دکتۆرەکەم دکتۆری قسایەکان باسەکەم دکتۆرە مقیمەکان نا بەڵام لە خوارەوە ئێمە لە شاوی خەڵکی پاکمان هەیە لە کارمەندی تەندروستی و دکتۆری مقیم و ئەوانە بۆیە ئەم سیستەمی تەندروستی ئەمە بە تەسەوری من کاک دکتۆرش لەوانەیە هاوڕابێ لەگەڵما و ئێوەش هاوڕابن لەگەڵما گۆڕانکارێکی بنەڕەتیەوێ وەکو چۆن لە زۆر بواری ترامانەوێت دکتۆر خاڵد جەنابێت تقریبا تەفسیری کردی تەندروستیەکەی بە شێوەیەکی فەرمی جەناب ڕێوەچێ بەڵێ زۆر سپاس سەرەتا وڵا سەرەتا من پێم خۆشە لەوە دەست پێ بکەمەوە پەیوەندی نێوان میدیا و تەندروستی بە خزمەتگوزاری تەندروستی بە شێوەیەکی گشتی بۆ پێی کە خزمەتێکی مرۆییە لە بەرژەوەندی گشتیە وا سەیری میدیا دەکرێت و پێویستیشە میدیا بەو شێوە بێتن کە لەگەڵ ئەو بەرژەوەندی گشتێدا بێتەوە یعنی ئێمە وای دەبینین وە لە هەموو دنیاش میدیا هاوکار بێ بۆ کەرتی تەندروستی هاوکار بێ بۆ وەزارەتی تەندروستی و دەستگا تەندروستەکان لە دوو لایەنیان یەکەمیان ئەوەی کە ڕۆڵی سەرەکی میدیا لە گەیاندنی پەیامە هوشیاریەکان و شیارکردنەوە و شارەزاکردنی هاوڵاتی بە شێوەیەکی گشتی بە نەخۆشیشەوە بەلایانی تەندروستی ئەوەی دووەم هاوکاری دەستگا تەندروستیەکان دەبێت لەوەی کە بەیەکەوە دەست لەسەر گرفتە سەرچیەکان دابدرێتن قسەی لەسەر بکرێ ئەوە پەیامی میدیایە کە چۆن لەگەڵ لە کەرتی تەندروستی قسە دەکاتن ئەوەی ئێمە چۆن بووین هەتاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان وەک تەندروستی و کەرتی تەندروستی وەزارەتی تەندروستی ئێمە چۆن بووین لەگەڵ میدیا بۆ ئاراستەیەدا دەڕەوە هەندێک قسە لەسەرەوە کرا کە بەکارهێنانی نهێنی ئایا میدیاکار ئەو مافەی هەیە بەنهێنی بچێتەوە یاننا من سەرەتا جارێت بەر لەوەی ئایا مافیە یانام ئەوە دەڵێن بۆچی پەنا باتە بەر ئەو ئاراستەیە لە کاتێکدا کەلەوانەی پێویست نەبێ یعنی ئێمە هەموو کات سیاسەتی ئێمە وەک وەزارەتی تەندروستی بەرامبەر بە میدیا سیاسەتێکی هاوکاری بووە پاڵپشتی بووە هیچ کاتێک ئێمە ڕێگر نەبووینە لەوانەیە لێرە و لەوێ جار وەکو شتێکی شخصی لە شوێنێکلاوە شتێکی وا هەبوو بێ بەڵام بە شێوەیەکی گشتی هەر کاتێک هەر میدیا کارێک داوای هاوکاریی کردبێ داوای ڕێگە پێدانیش کرد ئێمە هاوکار بووینە کەواتە لەو حاڵەتە بۆچی پەنا بین بەر کارێکی وانهێنی کە لەوانەیە کۆمەڵێک تێگەیشتنی جیاوازی هەبێ ئایا لەسەر بنەما میدیاکانیش ئەو مافێ هەیە چۆن ڕێکخراوە پێم وایە لانی کەم با بڵێن لە هەرێمی کوردستان نامۆ بووە شتێک بووە نوێ بووە ئەوەش مافی هەمووان بووە بەتیابەتی وەکو پزیشک وەکو کارمەند بێن لێکدانەوەیکی تربی لە دەرەنجامی ئەوە تووڕەبوونێکیان هەبێتن خاڵی دووەم کە دەمێ قسەی لەسەر بکەم ئەوەیە ئەو شێوازەی مامەڵەی میدیا لەگەڵ کەرتی تەندروستی چ لەگەڵ خزمەتگوزاریەکان چ لەگەڵ سیستەمەکە چ لەگەڵ کەسەکانینا بۆ لەگەڵ پزیشک و لەگەڵ کارمەندەکان پێم وایە مامەڵەکان مامەڵێکی زۆر تەندروست بووە ناتەندروست بووە بەو مانایی کەوا دەرئەنجامەکانی گەر ئێمە سیر بکەین چکە دەزانین میدیا بریتێ لە گەیاندنی پەیام تۆ شتێک بڵاو دەکەی و پەیامێک تەیە بۆ نمونە ئەو بابەتی چایەکە گە قسەی لەسەر بکەن مەبەستان چی بووە چی بە خەڵک بڵێن ئیتر تاقیەکانی ئێمە کەلچی ئەوەی نییە مەبەستانەوە بە خەڵک بڵێن ئایا پزیشکەکان
کەلچی ئەوان نیە تۆ کە نەخۆش کەوتی بچی بۆ سەردانیان بکەیت کەواتە دەرەنجام چییە دەرەنجام بۆ دەڕواتن کەوا تۆ لە متمانە دەدەی لە نێوان کردی تەندروستی لە نێوان هاوڵاتی لەو حاڵەتە هاوڵاتی چ بکات وەکو دەزانین مەسلەی تەندروستی شتێکی زۆر گرنگە گەورەترین سەرمایەیە بۆ مرۆڤ ناتوانێت دەستبەرداری ئەوە بێتن بەردەوام دەبێت بە دوای ئەو بەدیرانە دابگەڕی ینی من کە تۆ وات کرد متمانم نەما بە پزیشک متمانم کەم بوو بە دکتۆر بە کارمەندی تەندروستی پەنا بۆ چێ بەرم ئایا مەبەستی ئێوە ئەوە بووە لەو پەیامە خەڵچینە بڕۆن بۆ کەرتی تایبەت یاخود دواتر بڕۆن بە وڵاتێکی تر بەتاکید ئەگەر بە قوڵتر بیری لێ بکرێتەوە پێم وانە بەڵام دەرئەنجامەکە ئەوەمان پیشان دەدا دوو پێم وایە ئەوە ناتەندروست بووە و نازانستیش بووە لەنی زانستیەوە تۆ دەبواە ئەو بابەتە بە هەر یەک لەو بابەتانەی کە کراون بە ریپۆرت و قسەی لەسەر کراوە یەک لانی کەم با کەسێکی شارەزا کەمێک شارەزایکی هەبا لەو بوارە قسە لەسەرەوە کرامەز ئایا شارەزای تەنیا زیاتر ئێمە پسپۆریەکان لە بواری ئابوووریان وەرزشی بەڵام لە تەندروستیش ئێستا تەوەجوهێک پێیا بووە تەنانەت جۆرنالیستی میدیایی تەواو تەندروستی هەیە ئەنی تەنانەت کۆمەڵی گەر قسە لەسەر دنیا بکەین لە دنیا هەیە ئێمە وەکو دەست پێشخەری بەڕاستی وەزارەتی تەندروستی لە بیرمە هەوڵێکی واماندا تەنانەت وەرکشۆپێکی تایبەتیشمان بۆ سازکردن بابێن گوتمان سەرجەم دەستگاکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان کەسێک یان چەند کەسێک لای خۆیانەوە کە دەستنیشان دەکەن زیاتر کارە تەندروستەکان بکە بابێتن ئێمە خولیان بۆ دەکەینەوە قسەیان لەگەڵ دەکەین هەندێک شارەزاییان بدەنێت چۆن مامەڵە لەگەڵ بابەتە هەستیاریەکان بکەن چۆکو دەزانین زۆر جار هەیە میدیا تەنانەت ئەگەر بەڕاستیش کار بکاتن هەر ترسێکی گەورە پانیکێک دروست دەکات لەنە کۆڵگاکەوەش بەتاکید هەمومان زۆر جارەیە نامانەوێ و زۆر جار هەیە دەبێت فشارێکی زۆر بکەین هەوڵێکی زۆر بدەین تاوەکو تەنانەت بەس ئەو ترسە بڕەوێنینەوە کە لە نێو کۆمەڵگادا هەیە خاڵشتر هەتە لەلایەنی پیشەیەکەشیەوە ئێمە سەرنجمان هەیە لەسەری بۆ قسە لەسەر ئەوە کرانی تۆ لایەنی پیشەیشەوە کە هەواڵێکدا دەڕێژی پێویستە سەرچاوی جیاواز بەکاربێنی ناکرێت بەتەنیا نەخۆش قسەی وەربژێ بۆ نمونە لەو دوایە کە قسە کرا لەسەر ئەو جۆری ئەو نەشتەرگەریە گوایە شت بەجێماوە من هەتا لەگەڵ ئەو ڕۆژنامەوانە ژمارەی تەلەفۆنی ئەو پزیشکەمدا قسەم لەگەڵ پزیشکەکە کرد ژمارەی تەلەفۆن ڕۆژنامەوانە کەشم بۆ پزیشکەکە نات ڕێی ئەو دەبواە ڕێی ئەو وەربگیرێتن چکە ئەو بە تەواوی ئەو بابەتی ڕەتدەکردەوە و ڕێی کەسێکی تریش لەو بارە وەرگیرابە بەر لەوەی بابەتەکە بێتە سەر میدیا یان شتێکی تر هەیە من پێمان وایە دەستبردننی میدیا و سەرچەکەی ئەوەی بۆ شتە باڵاکان ئەوانەی کە فعلەن پەیوەندی هەیە بە سیستەمەوە کاریگەری ڕاستە خۆی لە سیستەم هەیە بەڵام بە تەنیا قسەکردن لەسەر خزمەتە تەنیا لەسەر خزمەتەکان و بەو شێوە ڕوتیەش بەو جۆرەیە پێم وایە ئەوە هەڵەیەکی گەورەمان پیشاندەدا بۆ نمونە تۆ قسە لەسەر هەڵەیەکی فزیکی دەکەی یان لەسەر دەرئەنجامێکی نەشتەرگەری دەکەی ئەگەر بێت و باز لەوە بکەی بۆ ئێمە بەس لە کەرتی گشتی ساڵانە زیاتر لە 200,000 نەشتەرگەری ئەنجام دەدرێت لە 200,000 نەشتەرگەری گەر هەڵەیەک لە نەشتەرگەری ڕوویدا تۆ هاتی بەتەنیا ئەو بابەتە دزاخ کردەوە دەرئەنجامی چ دەبێتن ئەنی بۆ لە هەمان کاتدا تۆ باسی ئەو دەکەی من ناڵێم باسی مەکە باسی دەکەی بەڵام هاوکات ئاماژەش بۆ بدە بۆ نمونە لە هەر لە هەمان نەخۆشخانە لە ماوەی ئەم ساڵدا ئەو ژمارەیە نەشتەرگەری ئەنجام درراوە ئەوەندە سەرکەوت بە خۆت ئەگەر بە منیش بڵێ من باسی ئەوە بۆ بکەم لەم ساڵ 200,000 نەشتەرگەریمان ئەنجام داوە من خۆشم بی ناڵێم لە هەر هەمووی 200,000 سەرکەوت بڵێ ئەکید ینی ئەوە دەرئەنجام بۆ ناوبڕێک و بگەڕێنەوە بینەرانی خۆشەویست دوایام ناوبڕا گەڕێنەوە بەردەوامە بین. جارێککە سڵاو بەردەوامین لە قسەکردن لەسەر بابەتی پەیوەندی نێوان میدیا و کەرتی تەندروستی بە تایبەت ئەو بە دووەداچوونانەی کە لە ماوەی ڕابردووە کەناڵیان ئارتی لەسەر کەرتی تەندروستی لە هەرێما کورتی کاک شوان پێش ناوڕەکەوی وڵاویستم دووشت بڵێم یەکەمینیان ئیشی ڕۆژنامەنووس هەر ئەو لەحزەیە نییە کە کاک دکتۆریا وەزارەت مۆڵەتەیەن بەوەی کە مراقبەی وەزارەتی سەحە بکە ئیشی ڕۆژنامەنووس داوانێ سەعات 2 شەو بیکە ئیشی ڕۆژنامەنووس پێویستی بە مۆڵەت نییە و ئەگەر وەزارەتی سەحا لەگەڵ هەموو مؤسساتی حکومەت ئەگەر مؤسساتی حکومەت وەزارەتی سەحا ژنەوە مؤسساتێکی زۆر کراوە بن و ڕێگە بە میدیا بن و میدیا بتوانێت کاریگەری جێ هەیە لەسەری کاکە ئێمە مەساتی 30 کەسێک چۆرەکەمان بۆ دروست نەبوو یعنی کە کاک دکتۆر ڕاستەکە لەوانەیە 250,000 نە ساڵێکە عملیات کردبێ بەڵام لە هیچ وڵاتیشیان نییە 30 کەس چۆر بێ کاکە دوایی 30 کەسەکە چۆر بووە شەریکەیەکدا دەرمانەکەی هێناوە کۆمەڵی دکتۆر بە خراپ تەسەڕوفیان کردووە دوای حکوومەتی هەرێم نزیکی 10 ملیۆن دلار تعویز و مەسروفاتەکە ئەمە کارەساتە
ئەمە لە هەر وڵاتیشی ترا بێ سەرۆکی حکومەت وەزیر بەڕێوەبەری عام یەک دنیا خەڵک ئەبێ دەست لە کار بچێشنەوە دوای دەستە لە کار چێشایەوە بڕۆ بۆ دادگا ئێمە 30 کەسمان چۆر بوو نزیشی حکومەت 10 ملیۆنی تا سەرف کردووە من ڕقەمەکانم لایە کە بەس کاکە ئەمە ڕاستە ئەمە جانی بە سلبیەکەتە ئەمە مراقەبە هەبێت چون لە ناو خۆتانە چ لە ناو پەرلەمانە چ لە ناو میدیا چ لە ناو ڕێکخراوەکانە کارەساتی وا ڕوونایە بڕوا بکەن یعنی لەوانەیە خزم و کەسوکاری ئەمە بوونایە بچووناتە ئەو شتە لە سلێمانی ڕوویایە بەدڵنیایەوە چوو بوونە سەر خەسخانەکە بەڵێ ئەنجا کاکشوان بە منیش سەرەی منە فڕۆڵی بۆڵکەم جاگەی هەندێک لە برادران بە لەو تێبینانی برادران پێش هەموو شتێک مەسەلەی کاری ڕۆژنامەنووسی ئەوەی کە بەنهێنی کامێرا یاخود مسەجل یاخود تێبینی ڕۆژنامەنووسی بەدزیەوە بیتە شوێنێکەوە مێژوویەکی درێژەیە لە بواری کاری ڕۆژنامەنووسیا مێژوەکەی نزیکی سەدەیەکە یەکەم کار کە ماگی مارتن لە نیویۆرک کاتی خۆی چۆتە ناو سجنی ژنانەوە و توانیوێتی کۆمەڵێک زانیاری بە کتێبێک بێنێتە دەرێ لەسەر ئەو واقعی کە گوزەراوە لە ناو سجنی نیویۆرکی ژنانە گەورەترین زەڵجەی ناوەتەوە بەهۆیەوە یاساکانی بواری سجنی ژنان گۆڕانکاری تێکەوتۆ لەو کاتەوە درێژە بێتەوە هەتا یەت بەوەی کە لە ئەمریکا نیونازیەکانی ئەمریکا لە سەردەمی حربی عالەمی دووەمە ڕۆژنامەیەکی ئەمریکی لە شیکاگۆ خەڵکی ناردۆتە ناویان و خەڵکەکەش خۆی کرۆ بە نازی لەگەڵیانە و لەگەڵی شانەبوو و ئەسرارەکانیشی کەشف کردوون لە هەمان کاتە چەندین نمونەی تری گەوری دنیامان هەیە حتا ئەوەی هەفتەی پێش و ITV قەناتی ITV بریتانی لە مانگی حوتی ئەم مانگی حوتی پێشتر راپۆرتێکی تحقیقی کردووە لە یەکێ لە خەسخانەکانی بریتانیایە کە ئەوەی کەشف کرۆ بە کامێرەی نهێنی کە دکتۆرەکان نەخۆشەکان فرامۆشەکەن و بەسەریانە ناگەڕێن و سستەرەکان با بڵێن پەرستارەکان خۆیان گەرمی پێیان یەن بە نەخۆشەکان خۆیان گەرمی خۆیان بپێون کامەش بۆ مای ئەوەی کە زەڵجەیەکی نایەوە و ئیجرات لەسەر ئەو خەسخانەیە کرا کە پزیشکەکان چۆن نەخۆشەکان ئێمالەکەن لە ڕووی ڕۆژنامەنووسیەوە ئەم جۆرە لە کارکردن کە بە ئەندەرکەڤەر بە دزیەوە ئەچیتە ناوی تەنانەت ئینتیحالی شخصیەتی شخصیەتی خۆش دەگۆڕی وەکوی BBC لە ساڵی 2005 کارمەندێکی پەرستارێک خۆی تعین کردوە تایبەت بە BBC لە یەکێک لە مستەشفاکانی مانچستەر 3 مانگ خەریکی کۆکردنەوەی زانیاری و راپۆرت بووە لەو خەسخانەیە بۆ BBC بەعقد ئەمە ظاهرەیەکی زۆر صحیە ئێمە ئەگەر دکتۆرەکانمان نایزانن تاوانی ئێمە نییە ئەگەر دکتۆر فایق نەیبیستووە وشتا ئەوە مشکلەی من نییە وەکو ڕۆژنامەنووسێک کە ئەم نەیبیستووە بظاهرێ هەیە ئەمە بەشێکە لە کاری میدیایی بەشێکە لە مەسئولیەتی کاری میدیایی و بەشێکی شەبێت لە مەسئولیەتی کاری میدیایی لە داهاتووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم دکتۆر خاڵس قسەیەکی کرد لەسەرەوەی کە ئێمە بۆ پەنا بۆ ئەو ڕێگەیە بەرین لە کاتێکە وەزارەتی تەندروستی هەرێم ڕەنگە شەفافێ لە ڕووی پێدانی زانیاریەوە هەڵبەت دوو سەبەب هەیە کە ڕۆژنامەنووس پەنا بۆ ڕێگەیە بە سەبێکیانەوەیە ناشەفافێتە سەوێکیان ئەهەمیەتی راپۆرتەکەیە من ناڵێم وەزارەتی تەندروستی شەفاف نییە دکتۆر خاڵس خۆی لەگەڵ میدیای بینێکی زۆر باشی هەیە وەزارەتیش تا ڕادەیەکی زۆر لە مامەڵەکردنی ڕازگرین بەڵام یەکێک لە سەبەکانی تر کە میدیا لە دنیا پەنا بۆم ڕێگەیە بۆ پیشاندانی ئەهەمیەتی راپۆرتەکەیەتی کە بەمەیشی خۆمانە وەختێ تۆ ئەچیتە سجنەوە لە ناو سجنەکان راپۆرتەکەینیتە دەرەیە بە کامێری شاراوە چیتە ناو داعشەوە ڤیددیوەک لە سەروان دەرێنی یا چیتە حەزانەیەکی مناڵانەوە کوی لە قناواتە ئەڵمانەکان ئاکرێ فەزایحی دادەکان پیشانەیە لەگەڵ مناڵەکانە ئەمە راپۆرتەکەت ئەهمێت پێیاکە و حکومەت ناچارەوە ئیجراتکە و سەرنجی بێنە ڕاکێشی ئێمە ئیشی خۆمانەکەن ئێوە ئیشی خۆتان بکەن ئێوە بێت دکتۆر ئەبێ نەخۆش چاکات و ئێمە ژەبێت تەختی ڕێی عامکەین و دیفاع لە ڕای گشتی و لە بواری گشتی بکەین نابێ لە شوێنی خۆتانەوە ئێوە بڵێن ئێوە نابێ ئەوە بکەن ئێمەش بە هەمان شێوە مافە بە ئێوە بین یامە و مافە بە ئێوە نین کە ئەوە بکەن نقطەیەکی ترە دوت کاگە دکتۆر خاڵس باسیەوە کە ئێوە 200,000 نەشتەرگەریتان کرۆ لە مای ڕابردووە ڕەنگە چەندانەیەکیان غەڵەت و بێ ئێمە لەسەر غەڵەتەکانەوە سینیا خو دکتۆر فایق گوڵپیوتی میدیا بەدەسەر کەم و کورتی ئەوەستێ بەڵێ میدیا لەسەر کەم و کورتی و لەسەر غەڵەتەوەستێ ئیشی میدیاوە نییە باسیەوە بکە کە تۆ نەخۆش چاکەیتەوە دەستخۆشی لێ بکە ئیشی میدیاوەیە کە تۆ نەخۆشە کوش باسیکە ئیشی میدیاوێ بەس کەم و کوڕەکان باس بکە لەبەرەوەی طبیعەتی کاری میدیایی وایە کە لەسەر غەڵەت دەوەسێ لەسەرەوە ناوەسێ کە تۆ خەدەمات پێشکەشی خەڵکەکەی لەسەرەوە وەسێ کە پێشکەشی ناکەی لەبەری تۆ ئەرکەکە دەوەیە خزمەت بە نەخۆش بکەی و نەخۆش چاکەیتەوە کە نایکەی لای من خەبەرە طبیعەتی کاری ڕۆژنامەنووسی وایە و لە هەمان کاتیشەوە طبیعەتی کاری پزیشکی بنەمای خۆی هەیە دکتۆر فایق گوڵپی جەنابە زۆر سپاس وەڵام من هەندێک تێبینیمێ لەسەر قسەکانی کاک شوان سەرەتا شتێکی باس کرد تەبەن هەندێک کەم و کوڕی ئەو باسی کرد ئەگەر بەهات باە ڕاگەاندن لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ سندیکا پێکەوە تەنسیقیان بکردایە ئەو کەم و کوڕیانەی کە بازەکرێت کە هەیە من ناڵێم کەم و کوڕێنە چارەسەرەکران بەڵام کێشەکە ئەوەیە
لایەنەکان مەسان ڕاگەاندن ئێمە هەز دەکەین ڕاگەاندن نیەتی چارەسەرکردنی نییە نیەتی دروستکردنی کێشەی هەیە نیەتی وروژاندنی هەیە خاڵێکی تری باس کرد کاکشوان مەسەلەی هوشیاری تەندروستی من لەگەڵام کێشەیەکمان هەیە ئێمە بە تایبەت لە عێراق و لە هەرێمی کوردستان شێکی لە کێشەکانمان چییە زمانی پزیشکی زمانێکی ئینگلیزیە نە عەرەبیە نە کوردیە لەبەرەوە ڕۆژنامە نووسەکانمان و خەڵک بەگشتی و نەخۆش ناتوانێت زانیاری وەرگێ لەسەر نەخۆشیەکەی ناتوانێت زانیاری وەرگێ لەسەر تەشخیصی نەخۆشیەکەی متابعی دکتۆرەکەی چۆنیەتی دەرمانەکەی زمانی ئینگلیزیمان هەیە زمانی خەڵک کوردی ئەزانێ عەرەبی ئەزانێ ناتوانێت لە ینی لە دەرەوەی ئەو چەند دقەیە ئەو چەند سەعاتەیە کە نەخۆش و دکتۆر یەکتریە بینین لە دەرەوەی ئەوە بتوانێت بە ئیسراحەت هەندێک معلومات وەرگێ لەسەر نەخۆشیەکەی و لەسەر چۆنیەتی هەڵسو کەوتکردن لەگەڵ دکتۆرەکە ئێمە کێشەیەکمانێ لە هەرێمی کوردستانە چەند کەناڵی تەلەڤیزیۆنیمان هەیە چەندیان ئامادەن ڕۆژێ 2 سەعات تەرخانکەن بۆ ڕۆشنبیری پزیشکی بۆ ڕۆشنبیری تەندروستی دکتۆریش بانکەن کارمەندی تەندروستیش بانکەن خەڵکی یاساییش بانکەن و تا کۆسکای دکتۆر هەموو بەیانە کەناڵەکان هەیەە نییانە کامانیان هەیە زۆر کەمەوە وڵی کەناڵەکان بەیانیان هەیە و دکتۆر ڕگەی بەیانیانە زۆر کەمە کاک شوان ئەوە زۆر کەمە لە چاو یعنی ئەبێ هەموو کەرتەکان وەرگری بە گوێرەی ئەهمیەتی خۆیان بە گوێرەی حساسیەتی خۆیان حسابیان بۆ بکە یەکێ لە کێشەکانی ئێمە ئەوەیە ڕۆشنبیری تەندروستی لای خەڵکی ئێمە کەمە هەم دەسەڵاتیشی بۆ نەکردووە هەم ڕاگەیاندنەکانیشیان بۆ نەکردووە هەم دکتۆرەکانیش کەم تەرخەمن مثلا من ینی هەرێکی محاولە کراوە هەندێک محاولە کراوە هاوکاری نییە بەنسبەتەوەی کاک دکتۆر من یەک پرسیار لە جەناب بکەم تۆ زمانی ئەوە جەناب دکتۆرێکی و هەرسێکتان دکتۆرن و کاکەش و تەبێژی هەر وەزارەتی سەحی و دکتۆرە فەرموو زمانی ئەومان بۆ بکەن کە لەم بەرنامەیە هەڵساین هەر هاوڵاتیە کە هاتە ناو عیادەکەی من عیادەکەی تۆمە بەس نییە بەعام بعد 20 دقیقەی باتە نەوەکو سێ کەس لە یەک دقا بکاتە ژوورەوە من ئەزانی چۆنە سێرکە ئەمەی تۆ ڕاستە بەڵام ئەمە کێشەکە پەیوەندی بە دکتۆرەوە نییە ئەمە پەیوەندی بە سندیکاوە هەیە بە تایبەتی ئێمە کاکە ئەتوانم بڵێم سندیکامان نیە بۆچی سندیکامان نیە خەتای ئەو جۆرە سیستەمە حیزبایەتیە کە لە هەرێمی کوردستانە هەیە من نەزانم بۆچی سندیکانە ئێمە ڕۆژی چانداناوە بچین سندیکا هەڵبژێرین کە من ڕۆشتم سێرەکەم کەسی لێ نییە وتیان فلان لایەن ڕەفزی کردووە تا کۆتایی ئەمە ئەم کۆمەڵە کەم و کوڕیانە کە دکتۆر سۆنەر ئەنێرێ پارە وەرەگرێ و فەحزنێرە بۆ مختبەر پاوەرە و پارە وەرەگرێ و ئەمە هەموو کۆمەڵێک کەم و کوڕی جددین ئەبێ سندیکا نەیەڵێ ئەو کەسەی کە کردی سزای بە ئەو کەسەی کە نایکا تەژیعی کە بەخشیشی بە احترامی بگرێ و تا کۆتایی بنسبت ئەو مەسلەی کە ئێمە ئاگامان لەو جۆرە ڕاگەاندن نیە بەڕاستی کاک توانە ینی ئەگەر ئەو راپۆرتە کە تۆ ئەڵێی کەمتەر خەمی دکتۆرەکە ئەوە بووە کە گەرمی پێوە کە جاری پێوانی پلەی گەرمە ئیشی دکتۆر نییە ینی کۆمەڵی ئیش هەیە لە خەسەخانە مەسەن دکتۆرە سیارەکەی بەڵە بەم تاویکەم دکتۆرەکە ئەچێ عیلاجە نووسێ نەخۆشەکە ئابینێ وەزعی چۆنە چۆن نیە باشبوونی پێوە دیارە بەرەو خراپیە چێ عیلاجە نووسێ دوایەوە هاوکارەکانی کارمەندانی تەندروستی ئەو بڕیارانەی ئەو جێبەجێەکەن یەکێ لە مەسلەی گەرمی پێوانەوەی یەکێ لە ئیشەکان ئەوەیە کە گەرمی بپێوێرێ بەداخەوە لەوانەیە نەخۆشخانەکانی ئێمە ئێسەکەم و کوڕی زۆر جدیان تیابێ لەسەر مەسلەی گەرمی پێوان و شتیکە و شتیکە بەڵام گەرمی پێوان شتێکی وانە بەو شێوەیە کە نێرسەکە خۆی نیکە بیا بە نەخۆشەکە ئەمە زۆر تەبیعیە ئەمە کەم و کوڕی نییە بەڕاستی بەلایەمەوەخرەزانم بەزەوە کەم و کوڕی نییە ئەوە معناوە نییە ئێمە دکتۆرەکە نێرسەکانی ئەو خەشخانەیە و نازانم ئێمە بۆچی ئەوەنە بێگانە پەرزبین و هەر شتی خەڵک سیرکەین لە بەری مەرجعی خۆمان لە چی خوێنوتە تۆ لە چی خوێنێت کتێبێکە خوێنەوە تۆ ئینگلیزیەوە منهجەکە ئینگلیزی نیە با ئینگلیزی خوێن جامعی کامبرێج و جامعی ئۆکسفۆردوانە دایانەوە با تۆ مەرجعەوە بە منیش مەرجعم بی بی سی حاڵەتێکە ئەگەر وایە تۆ بڕۆ تۆ بیشعبی بخوێنە تۆ سیرکە کاک توانەگیان کاک توانە مەسەلەکە بەو شێوێ نابێت دکتۆر جان بن ئەوەی بی بی سی کوردێتی فاشیل بووە زۆر لێکۆڵینەوەیکی بێمستەواژ بووە بەس تەنها بڵێ کە دکتۆرەکان ئێهمال بوون لە بەروی گەرمی پێوەکان ناوە بە نەخۆشەکە خۆ نمونەیەکە لە زۆر زۆر طبیعیە ئەگەر لەسەر خۆ بێ نەخۆشەکە ئەتوانێت یارمەتی دکتۆرەکە بە یارمەتی نێرسەکە بە گەرمی پێوەکە خۆی بیکە ئەمە عیب و عار نیە وەکو ئەو راپۆرتانەی تردان کە بڵاوتان کردەوە هیچی عیب و عاری دکتۆر نەبوو عیب و عاری خۆتان بوو عیب و عاری ڕاگەیاندن بوو کە ئێوە باش لە ئیشەکەی خۆتان نازانن دکتۆر یارمەتیەکم بە فەرموو من هەستم بە زایرێکی زۆر مەترسیدار کردووەکو ڕاگەاندکارێک
گروپە پیشەکانی ئێمە توێژە پیشەکانی کۆمەلگەی ئێمە ترکیبیان و پێکهاتیان عینەن ترکیبی عشایر وایە کە دانەیەک هجوومەکەیتە سەر دانەیەکیان چۆن لە عشرەتە ئەگەر یەکێک گوڵمەزێکی بەسەر بێ کێشەیەکی بەسەر بێ هەموو عشرەتەکە ئەگەر بە باش بە یا بە خراپ پشتیوانیەکەن ئۆسور ئەخاکە زانی توێژە پیشەکانی ئێمە قسە لەسەر مرورکە هەموو مرور دەبێ بە دژە تەکسیب کە هەمی بە دژە ئەگەر زایر ئەگەر یەکەم جار لەسەر مەسەلەی میزەکەی تەواری داواکاری گشتی بهاتایەتەوە زمان وەزارەتی تەندروستی بهاتایەتەوە زمان سندیکا بهاتەوە تۆ زمان من قسەم ناکرد بەڵام ئەمڕۆ من وەکو کابرایەک کە بەردەوام دیفاعم لە چەوساوەکان کردووە لە پێگاتە چەوساوەکان کردووە ئەبینم دکتۆر ئەچەوسێتەوە لەلایەن ڕاگەیاندون لەلایەن دەسەڵاتدارانیشەوە من هاتوومەتە مەیدان نەخۆش بۆ ناچەوسێتەوە با نەخۆشی چەوسێتەوە من دیفاعیشم لە خۆشەکەم ئاخر ئەوەی ئێوە چەوسانەوەی نەخۆشە چونکە ئێوە گەورەترین بێمتمانەیی دروستەکەن لە نێوان نەخۆش و دکتۆرە ئەی نەخۆش بۆ کوێ بچێ بچێ بۆ هند بچێ بۆ ئەڵمانیا بچێ بۆ لای کەڵک بچێ بۆ شوێنی چکە ئەوەی ئێوە غەڵەتە بەڵام دکتۆر بۆ بە جانبیشکا وەریناگری بۆ لە دوای ئەوە وەریناگریکە و راپۆرتە ئیفێکتەکەی سایدی فێکتەکەی ئەوەیە کە لەم وەلا مختبەرەکانی هەرێمی کوردستان بە دقەیەکی زیاتر و بە جدیەتێکی زیاتر و مامەڵە بکەن یاخود دکتۆر لەم وەلا دکتۆری هەرێمی کوردستان دوای راپۆرتەیە نارتی پەلە نەکات لە ڕەچەتە نووسین پەلە نەکات لەوەی کە یەک گوزە داو دەرمان و دەرزی باتێ بڵێ بڕۆ بۆ ئەم زایرەیە لە هەرێمی کوردستان هەیە دکتۆری ئێمە بە ئاسانی ڕەچەتە ئەنووسێ دەرمانە بەخەڵ بۆ ئەم سایدەی نەبێ ئەزانی شۆنە ئەم مەسەلانە من ئەوە ئیشی ئێوە نییە ئێوە خۆتان خسۆتە شوێنی سندیکا شوێنی وەزارەتی تەندروستی شوێنی لیژنەی پزیشکیش ئێوە توانن وەزارەتی تەندروستی و سندیکا وا لێ بکەن کە بەرپرسیارەتی وەرگن ئەگەر بەرپرسیارەتی لێ وەرناگرن کژمەلیکیان لێ بکەن بڵێ با ڕێباس کاکتوانە من ڕەنگە ڕێیەکم هەبێت تا ڕادەیە پێچەوانە ئەو قسانە کە کرا من پێم وایە بەرپرسەکانی ئەم وڵاتە کورتی نەگەینەوە تەنها لە کەرتی تەندروستیە بە شێوەیەکی عام توانیویانە ئیستیغلالی میدیا بکەن بەعکسی ئەوەی کە میدیا هەرباسی کەم و کورتەکانەکە توانیویانە ئیستیغلالی میدیا بکەن بۆ شاردنەوەی ڕاستیەکان ڕەنگە تا ڕادێک لەگەڵ بۆچوونەکەی تۆ بم کە میدیا کاری ئەوەیە کە کەم و کورتەکان دەربخات و دروستی کاری بەرامبەر ئەوەیە کە بتوانێت وەڵامی هەبێت بۆ ئەو کاری کە ئەنجامی داوە بەڵام لەکوێ میدیا بە هەڵا بینم و پێشەوەش مافی پزیشکە کە بەرگری لە خۆی بکات لەکوێ کە دروستە و ئێستا لە ناو پزیشکەکانیش بۆ خۆیان دابنیشیت کە ڕەنگە پێشە و بەرنامەی و دوای راپۆرتەکەی ئێوە زۆر مناقەشە کرابێ پزیشکیش هەیە کە ڕێی وەک ئێوە وایە زۆر لە ئێوەش خراپترە بەڵام ینی با بڵین بڕیار لەسەر بەرپرسیار ئەدا بەو شێوەی ئێوە بڕیار نادا بەمانایەکی تر نەخۆش مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکە لە بەرامبەریشا پزیشکێکی دڵسۆز کە کارەکەی خۆی بە شێوەیەکی دروست ئەنجام درراوە بەڵام ئەبێتە قوربانی هەڵەی پزیشکێکی کاوە بۆ شێوەی کاکشوان بە شێوەیەکی ڕەها بیر لە پزیشک ئەەکەیتەوە گەرچی ئەویش ینی باسی لەوە کرد کە هەمووانوانین بەڵام لە کۆتاییە لەسەر ئاستی گشتی ئێستا پزیشک بە شێوەیەکی گشتی کەوتوتە بەر با بڵین ئەوەی کاڵێ تەڕوشک پێکەوە سووتانەکە بۆیە پزیشکەکان ناچارن بەرگری لە خۆیان بکەن لە کاتێکا کە ئەزانن پزیشکی هاوڕۆشیان هەیە کە بە شێوەیەکی ناڕاست دروست بڕیارەداوە نەخۆش تارەسەرەکە و زوڵم نەخۆشەکات نەخۆش لە وڵاتە زوڵمی لەیەکرێ و پزیشکیش زوڵمی لەیەکرێت بەڵام زوڵمەکە لەکوێیە میدیا کاری خۆیەتی کە هەڵەکان دەربخات و پزیشکیش بڵێ کە تۆ چارەسەرێکی دروستی منت نەکردووە بەڵام نابێت بەرپرسیار دیاری بکەوە پێی وابێت ئەوە خەلەلی پزیشکەکەیە من پێم وایە ئەوە خەلەلی سیستمی مراقەبەکردنە خەلەلی ئەو سیستەمەیە کە ناتوانێت بە منی هاوڵاتی بە تۆی هاوڵاتی بڵێ پزیشکەکانی ئەم وڵاتە متمانەیان هەیە بڕۆرە لایەن ئێتیک لەکوایە ئێتیکی مێنە دروستە مەسەلەی ویژدان مەسەلەی دین مەسەلەی ئیتیک هەموو ئەو شتانە ڕاستن بەڵام ئەکرێ ئێمە لە تاوانبارەکانی ئەم وڵاتە ڕەخنە بگرین بڵین بۆ تاوانتان کردووە یا ئەبێ ئێمە لە بەرپرسیانی ئەم وڵاتە ڕەخنە بگرین کە بۆ ناتوانن تاوانبارەکان بگرن ئایا کەسێک بێتە ماڵەکەی تۆ شەو دزی بکە لە ماڵەکەت ئەبێ ئەو کەسێک کە دزیەکەی کردووە ڕەخنەی لێ بگری یا ئەو نیزامی کە ناتوانێت دزەکان بگری و عقوبەیان با بۆیە دیاردەکە بڵاوە بێتەوە وی ڕاستە ئەکرێ ویژدان کار بکات بۆ ئەوەی کە ئەو هەڵانە ڕوونەدا بەڵام تۆ لە سەدا چەندی کۆمەلگا بە ویژدان حکومە دەیوە دادگاییەکەی
بەڵام ئەگەر راپۆرتەکە ئێوە بە شێوەی کە وەربگری من پرسیاری ئەوەکەم بۆ ئەیتوانی ئەو راپۆرتە ئەوە بڵێت بۆ هاوڵاتی ئەم وڵاتە ناچارە بچێتە عیادە لە بەرامبەریشە بۆ دکتۆری ئەم وڵاتە ناچارە عیادە دابنێت یعنی تۆ ئێستا تا سعادیەک لە نەخۆشخانەی لە دوای یەک ئەگەر سعاتی ئەوەنە ئیسراحەتێ بکەی دوای ناچاری بچیتە ئەوە ناچاریەت وا لە نەخۆشخانە نیە کاک دکتۆر جان لە نەخۆشخانە نییە ژمارەی کەمیان مرتەزی من بۆ دەمامەوە ژمارەیان ئەچێت لە جامیعەت دەرزەڵێتەوە ئەچێ بۆ جامیا بۆ نەخۆشخانە هەلێکەشی عملیاتەکە کەمیان هەیە ئەوەتی کە پەیڕەوەخانە ئەو قسەی تۆ ڕاستە بەڵام ڕاستیش نییە لەبەرچی ڕاست نییە لەبەرەوەی کە ئەو ڕۆژەی کە دکتۆر فایق عملیاتی هەیە ڕەنگە ڕۆژی وا هەیە تا سعات دوو لە نەخۆشخانە عملیات بکات یا ئەو ڕۆژەی کە خەفەرە لە تەواری ڕەنگە تا سعات هەشتی بەیانیش عملیاتی کردبێت ئەوەش هەمان بابەتی تەڕوشک پێکەوە سووتاندنە بەڵام خەلەلەکە بەرپرسیارەتەکە لەکوێیە لەوەیە کە سیستەمەکە کە سیستەمی مراقبەکە پێت ناڵێ سەرخانی تەندروستی ئەم وڵاتە کە پزیشکەکانن کە کارمەندانی تەندروستین متمانەیان هەیە و بڕۆرەلایەن لە کاتێکا پزیشکەیە متمانەی هەیە ڕەنگە تۆ هەمان شێوەی پزیشکش لە ئێرانیش و لە تورکیاش کە بۆیە ڕۆیت و پارەیەکی زیاتریش سەرفەکەی دەستت نەکەوێ بۆیە تۆ با بڵێ نەتیجەکە کە نەتیجەیەکی خراپە باسی بکەی بەڵام ناوێ بەرپرسیارەکە یەکسەر بەو شێوەیە ئاراستە بکەی ئەوە پزیشکە بەرپرسیارە ئەوە پزیشک نییە تۆ بەو تێڕوانی نەیخۆت سیاسەکانی ئەم وڵاتە بەرپرسانی ئەم وڵاتە دا ئەماڵی لە بەرپرسیارەتی و تاوانەکە خەیتە سەر توێژێکی کۆمەڵگا بەڵێ کاگەر ڕێباز بفەرموو من دەمێت دەست پێ بکەم ئەو بۆ چوونە میدیایی کە تێکەڵکردنی بە کەرتی تەندروستی هەڵە گەورەکە دروست دەکات کە ئەرچی میدیا ئەوە نییە کە کەسێک تۆ کارێک دەکەی ئەوە واجبی خۆتە تەنیا دەیکەی و پێویست بۆ ناکە باز بکرێت تەنیا بێ کەموکوریە کە بێت تەنیا ئەوە زۆر زەخکەیەوە بۆچی لایانی تەندروستی وەکەوەی کە شتێکی لە بەرژەوەندی گشتیدایە کە لە سەرتاش ئاماژەم بۆدا دەرئەنجامەکانی دەرئەنجامە خراپەکانی کە تۆ وا دەکەی خەڵک بڕەوێنیەوە لەوەی بچێت لەو شوێنە ئەو خزمەتە بەدەستبێنی مەبەستی تۆ چییە یعنی قسەی ئێمە بەڕاستی لەسەرەوەیە ئایا بەڕاستی NRT مەبەستی ئەوەیە لە ئێستادا دەستگایکی تەندروستی نەخۆشخانەیەکی تایبەت دابنێ و بەمەستەکە ئەگەر پرسیارە جواب تێمەوە بەمەستەکە ئێمە مەبەستمانەوە و دکتۆر لەم راپۆرتی ئەخیر کە 4 دکتۆر 4 علاجی جیازیان بۆ یەک نەخۆش نووسیوە مەبەستمان بوو مەسیج بین بە دکتۆرەکانی هەرێمی کوردستان کە پەلە نەکەن لە دەرزی دان و گولاجان بە خەڵک لە کاتێکا لە غەرب دان ئەمەنێتە دەرێ دکتۆرەکە ئەو هێنەی ئەو با ماوەیەکی زۆر یەک حەپە بۆ نانووسێ ئەم زایرەی کە ئەم هەموو مادە کیمیایە پیسە کە یەن بە خەڵک بە شێوەیەکی نامەسوولانە بەبێ تەرەیوز بەبێ لێکۆڵینەوە 4 نەخۆش وەکو مریشکی مەسەحاخەنە ژوورەوە بە پەلەیەک دنیاشە ئەمانەوە ئەم زایرەیە نەمێنێ خەڵک تەرەیوز کا پەلە نەکە نەخۆش با بە شێوەیەکی وا مامەڵەیەک ڕابکرێت و کاکشوانەتی ستاندارد دانیشی نووس سعات لەگەڵیا و پەلە نەکا لەوەی کە دەرزی بات کاکتوانە هەڵەکە لە چێن دەربی تۆ لەو حاڵەتە ڕئی پزیشکێک پسپۆر ئەوانە ناکە قسەیان کردووە ئاساییەتەوە چۆ ڕئیەک لەسەر ئەو بابەتە وەربگیرێتن چۆنە ئەو مامەڵەکردنە چۆن بووە فعلەن و بە وەرە بەراوردکردنێکش بکە لە لاری زانستیەکەشەوە ئایا ئەو شتانەی کراوە فعلە لاری زانستی تا چەند دروست نەبووە قسە لەسەر ئەوە بکە لەو حاڵەتە تۆ دەتوانی بڵێ ئەو پەیامە بدەیکە مەبەستە چی بە پزیشکان بڵێ بەڵام ئایا تۆ لە هەمان راپۆرتدا پەیامی تۆ بۆ ئەو هاوڵاتیانە چ بوو خۆ ئەکسەرەتی ئەو خەڵکانی تمشا دەکەن هاوڵاتینە یعنی تۆ دەتەوێت لە ڕێگای میدیاوە پەیامەک بدەی بە پزیشکەکان کە بەراوردێکی بکەی لەگەڵ گشتیەکە یەکجار کەمە یعنی تۆ لەو راپۆرتە دەتەوێت بە خەڵک بڵێ مەبەستت چ بوو مەبەستت ئەوەیە لە پزیشکەکانی کوردستان نازانن ئەوە بنووسن چارەسەر بنووسن نازانن دەست نیشان بکەن ئەوەی غەڵەتی دووەم ئەوە بوو کە هەر هەمان کەسەکە کە لە ریپۆرتەکەی دروست کرد ئەو هاتووە بڕیاری لەسەرداوە یعنی تۆ کەسێکی شارەزانی لەو بوارە کار کردووە بۆ بڕیارەکە ناگەڕێنیەوە بۆ کەسێکی دوسپۆر لەو بوارە بە ئەو ڕاوێژکاری تەندروستی هەبوو کە لەگەڵمانە دکتۆرێکی معتەبەرە لە کوردستان و ئەو شرافی راپۆرتەکەی کردووە ئەمەش چۆن ئەمە شەفافیت نیەوە دکتۆرە اختصاصی هەیە لە چ ئاسێکە ئەزمموی هەیە یان اختصاصی نیە و ئەزمموی نییە بەڕاستی توانەگەیان ئێستا ینی 4 پلە دکتۆر هەیە ینی ئەو دکتۆرانەی کە مەسەلاً لە گەڕێکێکە نەخۆشە بینێ ئەگەر خۆی پێی چارەسەر کرا ئەینێرێ چارەسەریەکە چارە پێی نەکرا ئەینێرێتە شوێنێکی ئەمە لە وڵاتەکانە کە سیستەمی تەندروستی مەزبوطە
ئەوەی دوم پێی چارەسەر نکرای ئەنێرێ بۆ سێم نا بۆ چوارەمیشەی نێرێ یعنی تۆ ناتوانانی کەسێک کە تەخەڕوجی نەکرد بێت تا ئێستا بیهێنیت بیکەی بە مستەشاری خۆت لە شوێنەکە دوایەوە بە یەک کەسیش ناوێ حەزەکەم بزانین ئەگەر ئێوە بەرنمەیەکی واتان هەیە ئیسلاحات بکەن لە تەندروستیە ئەبێ لیژنەیەکی پسپۆرتان هەبێ ئەبێ ڕۆژنامەنووسی تەندروستیتان هەبێ ئەبێ نیەتێکی واتان هەبێ و ئەگەر نیازی ئەوەشتان هەیە چاکسازی بکەن ئەو هەڵانەی لە ماوەی ڕابردووە بەرامبەر بە دکتۆرەکان کردوتانە لەبەر ڕوونکردنەوەی لەسەر بدەن لە هەندێک شوێنە داوای لێبوردنیان لێ بکەن چونکە زۆر کاریگەری لەو هەموو نەخۆشاکە لەو هەموو جیلاکە لە خەڵک ئەم هەموو معاملەی خراپ ئەوە شتێکی زۆر کەمە ئەگەر لە سا دوی دکتۆرەکان لە ساسی معاملەی دکتۆرەکان ناکەم لە ساهشتی معاملەی باشیان کردووە ئێوە وەرن ئینعاش سیرکەن ئێوە وەرن تەواری سیرکەن ئێوە وەرن ئەو ئیستیشاریە سیرەکەن کە ڕۆژی وا هەیە ئێمە شەز نەخۆشی تیا بینین لەوێ وەرن ئەو شوێنە سیرکەن دوایەوە کاکشوان شتێکی باسکەوتی دکتۆر لەوێنیەوە چێتەوێ دکتۆر کە بەیانیانە چێ بۆ دەوام کە لەوێنیە بۆچی لەوێنیە ئەوە نییە بچێ بۆ خەسەخانە ئەهلیەکە تا دوای دەوام ناوێت بچێتە خەسەخانەی ئەهلی خەسەخانەی ئەهلی نەکراوەتەوە لەو کاتانە مەگەر ئەو دکتۆرانی کە خانشین بوون لیژنەی پزیشکی هەیە جامعە هەیە یا معهدەیە دەرزەڵێتەوە عملیات هەیە استیشاری هەیە فریاکەوتن هەیە شتەی کارکردن دکتۆرەکان دابەش بن بەسەر ئەم ئیشانە ڕۆژێک کە یەکێک هات پرسیاری دکتۆرەکەی کرد لەوێ نیە معنەیە نییە کەم تەرخەمی کردو معنایە لە شوێنێکی کەیە ینی هەندێک لە داوای لێبوردنەکەم کارمەندانی تەندروستی هەندێکیان زۆر نابەر پرسیارانە قساکەن من لە ماوەی ڕابردووە لە چەند مناسبەیە کابینیم کە هەندێکیان ئەڵێن لە بەرپرسەکانی سندیکای کارمەندی تەندروستی دکتۆرەکە بۆ ماوەی چارەکێک لەوەیە ئێتر کاتەکەی تر ئێمە لەگەڵ نەخۆشین بۆ ماوەی چارەکێک کێ نەخۆشەکەی بینێ ئەچێ بەلای نەخۆشێکی کەوە ئەچێ بەلای ئیشێکی کەوە ئەمە زۆر گرنگە ئێوە تی بگەن لەو مۆزوعانە برادرە من دای لێ بڕنەکەم کاتەکەمان تەواو بووە سەپیان وتم زۆر دەسپاس بە ئامادەبوونی هەرسێ پزیشکی بەڕێز دکتۆر باسفەرتا دکتۆر فایگوڵپی دکتۆر خاڵس قادر کاکشوانیش تاڵقەیەکی تری دیالۆگ شاد و سەرکەوتوو بن.